اینجا چۆن بۆستین وەڵا وەرنە ئەم لاوەیەک دۆست ئەو باگراوندا سەڵزەر دەرس بە تەنیا بۆ فۆتۆی کێو ناگری بدانە چۆنە زۆر باش پۆرترێتی ها وەستانەکەم باشە ئەکتۆزەر ئەم داوە باشە ئەوە باشە پێ نەکەنی چیز کاگاویش زۆر باش جوان دەرچوین ئەتوانین تەماشاچی بکەینەوە تەواو دەستە خۆش بێ کاک سەرمەدی فۆتۆگرافەر کاک سەرمەدومێت زۆر زۆر بەخێر بێ وەرە دانانیشی نەژین بۆ دانیشین وەرە هاتووە قسە بکەین لەم کەشوا بەفرە و باگراوندەکەشمان جوانە اینجا بۆ هەلێرەوە کاک سەرمەد بەخێر بێ مناوە سەرپێی کامێرەکە و پێوانە بەڵێ زۆر بەخێر بێ ماوە چێنێکە سەرقاڵی کاری فۆتۆگرافیت من لە سەرەتای 2014ەوە تەمەێکی زۆر کەم و دەستم پێ کردووە تا ئێستا بەردەوام و خەریکم لەگەڵیە باشە ستایلێک شتێکی تایبەت بەخۆت هەیە حەز پێی بناسریتەوە وەڵام هەندێک فۆتۆگرافەرێتە ناپی خۆشە وێنی بووکوزاوە بگرێت هەندێک پێی خۆشە تەنها وێندی لانسکەی پوشاخ و هەندێک پێی خۆشە تەنها پۆرترێت وێ تۆ ستایلێکی خۆت هەیە وەکو حەز من سەرەتا کە دەستم پێ کرد بە وێنەی سروشت یانی تۆ لە سەرەتای ساڵەکانەوە ئەو دیمەنە جوانانە و بینی دیمەنە جوانەکانە گواستە وەڵام بۆم دەرکەوت یعنی لە وێنەی سروشت ئێستا بۆ نمونا وێنەی شوێنێکە گریت هەر هەمان دیمانە بۆ ساڵی کە دووبارە ئەبێتەوە هەر ئەوەیە ناگۆڕێت بەڵام بۆ نمونا لە ستریتە ینی شتەکە ئەگۆڕێت ئەنی تۆ وێنەیەکە گریت دووبارە نابێتەوە ڕستمی کەسێکە گری لەسەر شەقامێک لە دیمەنێکە ئەم دیمەنە دووبارە نابێتەوە بۆیە حەزم لەو بوارە کرد و لەوا زیاتر بەرەو پێش دواتە ئەمە کردو ئیتر بە بوارێکی دیاریکراوی خۆت ستریت فۆتۆگرافی فۆتۆگرافی شەقا باشە چۆن خۆت ئامادە ئەەکەی ئەگەر بەنمونە با باسێکی ئەم کەشە بەفراوی بکەین کە ئێستا بەفر تەواوی ناوچەکەی خۆمانی سپی پۆش کردووە شێوازێکی زۆر جوانی دیمەنێکی زۆر جوانیەوە بە ناوچەکە لە کاتێکا کە دۆخێکی ئاوایەتە پێشەوە تۆ چۆن چۆنی خۆت ئامادەکەی ئەو بیرۆکانی بە مێشکدایە چین کە بچیتە ناو بەفرەوە وێنەکانی خۆتی تیاتۆ مار بکەیت خۆی لەبەرەوەی لە وڵاتی ئێمەیە کەم بەفر ئەبارێت ئەم دیمەنە کەم ئەبینین ئەنی بوونە بە ڕێژەیەکی زۆر نییە ئەنی سەبوون چەند ساڵی کەم ئاوە ماوەیەکی زۆر بەفر ببارێت بۆیە وێنەکانە بن بە دوو جۆرەوە جۆرێکیان بەو شێوەیە ئەبێت کە تەنها گواستنەوەی دیمەنە جوانەکان بێت ینی بۆنە شار هەمووی سپی بووە دیمانەکان ئەگوازیتەوە بۆنە وێنەی سەرایە بە سپێتی وێنەی دیمەنێکی جوانە ئەمە شێوازەکانی ئێمە تەنها دیمەنەکە و یادگاریەکە گوازیتەوە بەڵام ئێمە توانین وەکو فۆتۆگرافەر سوودی لێ ببینین بۆنە لە بوارەکەی خۆمانە سوودی لێ ببینین تۆ هەنێ فۆتۆ زۆر جوانی شتەی سەکەم میکتراوکارم مەپشانیەتەن تۆ بە بواریکی ئەکادمی بۆت خوێندووە خولیت بینیوە یان حەز و خولیای خۆت چیتە نێو وارەکەەوە وڵێ بەداخەو لێرە وەکو خوێندن نیمانانی بۆنە لە باری فۆتۆگرافی شتێکی دیاری کراو بێت بخوێنین بەڵام دەوراتەکانی ڕاگەاندن هەمانە بەڵێ هەیە بەس ئەنی بە شێوەیەکی زۆر نیانی دەستێکی وەک دەستێکی لاوەکی زۆر سەرەکی نیایمەوە بە تایبەت لە وڵاتانکە بە تایبەت دەخوێنرێت بەس لە ڕێگەی دەوراتی ئۆنلاینەوە خۆلت بینی بەشداریم کردەوە بە شێوەیەکی زۆر باش باشە کاک سەرمەد ئەوە ئێستا وێنەکانی شت ئەڕوات ئەمە باسێکی ئەومان بۆ بکەی وێنەکانی خۆت تەنها وێنە خامەکەی کە خۆت ئەیگریا خۆت ئێستا کۆمەڵێک لە بەرنامە هەیە بۆی کە دەستکاری وێنەکەی پێ بکەی ڕەنگە خۆتان باشتر شارەزا بن یاخود ئەو بەرنامانش بەکارهێنی لە وێنەکانتە وەڵاو بەرنامانە تەواوکردن ینی بۆ ئیدت بە ئیدت ڕسمێکت هەبوو لە ڕێگەی ئیدیتەوە ئەبێت تەواوی بکەیت ینی پێویستێتی بەستر بە پێی وێنەکانی هەموو وێنەیەک ئیدیتێکی تەواوی نایێت بە پێی ئەو بەشەی کە ئەتەوێت زیاتر تەرکیز لەسەر بێت لە ڕێگەی ئیدیتەوە دەری ئەخەی بەس نابێت وێنەکە پشێوێنیت بۆنە سروشتی وێنەکە تێک بیت کەم وێنێ شاو بزانم نووسیوتە شێوازی فێرکاری فۆتۆگرافی مۆبایلیش ئەگەر هەڵە نەبوو وانە بە مۆبایلیش دەتەوێت ڕێنمایی بە هاوڵاتیان چۆن بە مۆبایلەکانیان وێنی جوان بگرن ڕاستە ئێستا زۆر بەمان مۆبایلمان پێ ینی دیمەنەکان زۆربەی لە ڕێگەی مۆبایلەوە بازنەوە ئێستا منش خۆم زۆربەی ڤیدۆکان کە کردومام چەند ڕۆژە لە ڕێگەی مۆبایلەوە چونکە ئاسانە بەدەستەوە و کوالیتی باشە ینی فێرکاریش بۆ ئەوە بە سوودانی ئێستا خەڵکێکی زۆر حەزی لە وێنەگرتنە لەبەرەوە تۆ سۆشیال میدیا هەمووی وێنەیە هەمووی لە ڕێگەی وێنەوە بڵاو بێتەوە ئەوش وێنەیە گرێت و بڵاوێکاتەوە ینی خەڵکێکی زۆر حەزی لەوەیە
باشە ڕنگ تۆ یعنی ئەو وێنانی کە بینیمە زۆر ئارەزوت لە ڕەنگە یعنی گونجاندنی ڕەنگەکان و لەسەر شەقام بۆ میسام وێنەی گرتوتە زۆر جوانانی ناو بازارڕە و لە هەمان کاتە سێرەکی ڕەنگیش بارزە لە نێو وێنەکانتە ئەمە خۆت پێشتی بیری لەکەیتەوە گۆشەکە بێگومانە بێ بە چاوت ببینین جا دواتر بیچەکێنی وانە بەڵێ خۆی ڕاستی کە گۆشەکە ئەبینیت وێنەکە لە چاوتا دروستەکە ینی بۆ گۆشەکە بە جوانی ئەبینیت تۆ هەوڵی ئەوەی لە مێشتای لە ڕێگەی ئیدیتەکە و لە ڕێگەی وێنەکەەوە تەواوی بکەیت ئەنی تۆ ئەسە نابێت بۆ منە بڵێ وێنەیەکە گرم جوانی ئەەکەم ئەبێت دیمەنێکی جوان ببینیت اینجاگە وێنێکی جوان بچرکێن بەڵام بیریشی لێگەیت وڵێ بەخوا ماگەبی خەمانە و بەرنامە ئیدیتەوە باش وێنەکانت تا ئێستا هەر لە لای خۆت هەڵت گرتووە یاخود بەشداریت کردووە لە پێشنگایە پێشنگای تایبەت بخۆت هەیە یاخود کۆمەڵێک گەنجی وەکو تۆ پێشنگەتان کردوێتەوە بەیەکەوە بەڵێ بە پێشنگای هاوبەش بەشداریم کردووە بەڵام پێشنگای تایبەت بەخۆم ئەوە شتێکی قرسە ینی تۆ بێت توانایکی باشە بێت یعنی هوەرەکە بێت بە بەرزی ڕابگریت نابێت ماوەیەکی زۆری بێت و انشاءالله باشەکەواتە ئەو وێنانی کە پێویستەکە کە توانایەکی باشت هەبێ ئەنجا بەشداری پێشنگای پێ بکەیت تایبەتمەندێتیەکانی چییە ینی کەسی وێنەگەر ئەبێ لەو وێنانی کە تۆماری ئەکات چی زۆر لە یەک باتەوە ئەو خاڵانی کە زۆر گرنگن لەسەری ڕابوەستێ پێویستە بۆ ئەوی فۆتۆیەکی جوان دەربچێ پێویستەکە چی بێت پێویستە لایەنەی قانونیەکانەوەی ئەو یاسانی کە لە وێنەیە هەیە ئەو یاسانی تێدا بەرجەستە بێت بۆ بوارێکی دیاریکرا بێت بۆ منە من لە باری سروشی شاخۆکارەکەم بەس ئەوەی کە ئەمەیەت بۆ منە سریدا تۆ نابێ هەمویان تێکەڵاو بکەیت ئەبێت تەرکیز لەسەر بوارێک بکەیت باشە کاکسەرمە زۆر هەندێک بیرڕای جیاوازەیە لەسەر فۆتۆڵێن هەندێک دەڵە فۆتۆ دەبێت کاپشنی هەبێت واتە لە ژێرەوە نووسینەکە بێ ڕوونکردنەوە با چیرۆکی ئەم وێنەیە چییە هەندێک تریژەڵە نەخێر وێنەکە خۆی بێ قسە بکە و خۆی بدوێ ڕای تۆ لەسەرم بارە چکە تۆ بیرت نەچێت فۆتۆگرافەری شەقام ئەبێ ئەم لایەنیان زۆر ڕەچاو بکە واتە وێنەکە خۆی شت بڵێ بیری لەو لایەنە کردوتۆ بەڵێ خۆی وێنە پێویست ناکات نووسینی لەسەر وێسە بۆ وێنەمانێ لەسەر بەرگی کتێبێکە ئەگەر بوون ئەگەرمانە بەخش نەبێت ناکرێت لەسەر ئەم بەرگی کتێبە ئەنی پێویست بە ڕوونکردنەوە ناکات ئەگەر وەکو فۆتۆستۆریەک بێت باسی کەسێک بکەیت ئەوە جیاوازە بەڵام تۆ بۆ من لەسەر شەقامە وێنەی کاسبکارێکریت لە جەوێکی واساردا یان کەسێک کە وەزعی باش نییە ئەمە لە ڕێگەی وێنەکەەوە پەیامەکە ئەگات پێویست بە ڕوونکردنەوە ناکات ڕوڕی کێشە نەبوویتەوە بۆ منە ئەندێک لە وێنانە کەسەکە خۆی ئاگەی لێ نییە دواتە پرسڕایۆژە پێ کردووە پێی بڵێ وێنەی تۆم چرکاندووە گە لە شوێنێکدا بەکاری بێنم ئاسایە یان نا لە کوردستانم کێشەیە هەیە ڕوبەڕی فۆتۆگرافەرە بێتەوە بەڵێ زۆریش هەیە ئەوانی کە پۆتریت بن پێیان ئەڵێم زۆر بەشێەوەی کە نزیک بێت پێی ئەڵێم چونکە ئەوە کەوێتە سەر خۆی مافی خۆیەتی من پێم وتووە بەس ئەسە بۆ من لۆکەشنێکی دوور بێت کێشەی وا هەبووە بەس بۆ منەکە بۆی ڕوونەکەیتەوە تێگات باشترە باشە کاک سەربەند ئەگەر کەسێک بێوە فێری کاری فۆتۆگرافی ببێت یعنی قورسە چۆنی دەست پێ بکە یەکەم هەنگاو پێویستە چی زۆر بەلایەوە گرنگ بێت کە وردە وردەیتر بچێتە ناو بوارەکەەوە وڵی سەرەتا دەبێت خۆی حەزێک و توانایەکی بێداین بۆ منە من زۆر هەیە پێم ئەڵێت چۆن بم بە فۆتۆگرافە چۆن ببم بەوە ئەین چۆن هەوڵ بم تۆ بێت لە سەرەتا خۆ حەزێکە هەبێت کە خۆ حەزەکەت هەبوو ئەتوانی بچی بەدوایە بەڵام تۆ ئێستا بتەوێت یەکسەر ببی بە فۆتۆگرافەر تۆ چاوێکی باشە هەبوو شتەکانە بە جوانی بینی ئەوی تری ئاسانە باشە کاک سەرمەد لەو بواری خۆتە بەڵێن لە بواری فۆتۆگرافیە ئەمانە بەس حەز و خولایەکە باسیەکی کردوتە بە پیشەوە تا ژێوەیەک داهاتێکە دەسەکەوێت لە ڕێ فۆتۆگرافیەوە یان نا بەڵێ خۆی لە وڵاتی ئەمەیە ینی وێنەگرتن ئەنی فۆتۆگرافەر دوو جۆرە جۆرێکیان ئەوەیە بۆ خۆشی خۆی وێنەگرێت و جۆرێکی سیشان وەکو کارێک بۆ نمونە فۆتۆستۆری بێیان لە کەناڵ ڕاگەیاندەکان بێت یان بۆ وێنەی فۆشێن و مۆدل و ئەمانە بێت وەکو زاواڕاست بەس لە وڵاتی کەش ئەوەشی کە بۆ وەکو خولیایەک وێنەگرێت یان وێنەکانی سوودی هەیە بۆ وێنەکانی لە پێشنگاکانە ئەفرۆشێتەوە بەڵام بەداخەوە لای ئێمەوانی ئەوە کامیانی لە کام جۆریانی ئێستا من بۆکو خولیاکەش کارەکەم و وەکو خۆشم ئەوە دەوری دو-سێ ساڵێکە لەبەرەوەی وێنەمە گرت و خەڵک لای جوان بۆ وێنانی ئەم گرت دەستشم بەکار کردووە خۆ دەستە خۆش بێت تۆ کە ئەو وێنە جوانانە بزانی بگریت و بیکەی بە پیشەی خۆت ڕەنگە زۆر باشتر بێت زیاتر بۆ ئەپدەیتکردنی کارەکانی خۆت سوود لە چیە بینی چونکە ڕەنگە لە ئێستا
یەک دنیا فۆتۆگرافەری زۆر باش هەبێ لە جیهانی دەرەوە لە ناوخۆی خۆمان تۆ زیاتر بۆ ئەوی کە پەرە زۆر بە کارەکانە بدەی برێوی پێ بدەی زیاتر سوود لە چێ بینی خۆی سیرکردنی وێنە لە هەمووی باشترە وێنەگری ئاینسی وێنەی فۆتۆگرافەرێ بکەیت کە لە خۆت باشترە هەر زۆر دیمەن سیر بکەیت فکرەی زیاتر بۆیت لە ڕێگەی ئەوە لە ڕێگەی ئێستاش ئینتەرنێتەوە زۆر باشانی تۆ بۆمە لە ڕێگەی یوتیوب هەتوانی چەندین کۆرس چەندین شێوازی وێنەگرتن شتی پرۆفیشناڵ هەیە توانی فێر بیت یوتیوب بڕۆ باشترین مامۆستایە دەستە خۆش بە کاکە سەرمەدیان زۆر سوپاس بۆم دەرفەتە سوپاس بۆ و فۆتۆ جوانانە دیمەنی زۆر جوانی تیا بوو بە تایبەتێندێک فۆتۆی تیا بوو بابەتی ڕفلێکشن و ئەوەی ڕنگدانەوەی ئاوی بەستووی شەختە لەگەڵ ئەو ژیان کامانە زۆر جوانن دیمەنێکی جوانترە بەخشن جوانترین فۆتۆش تا ئێستا فۆتۆیەکە نەگیراوە پێناسی فۆتۆ تا جوانترین فۆتۆ فۆتۆی تا ئێستا نەبینراوە تا هەر بەردەوامە بەردەوام بی جوانتر بێ دڵنیام تۆ شارەوە نیە ئێستا هەرەوە نیە بڵێم فۆتۆ جوانانم گرتوویتە تاو لێریا من فۆتۆگرافەرم بەردامە تۆشتی جوانترە ئەبێت دایمانی بەترسەوە ئیشەکە ئەبێت بۆ ئیشەکەی سبەینەکەی لەوەی دوێنێ باشتر بێت لەوە خراپتر بێت تۆ بەرەو دو ئاوەڕۆیت دەستەکانە خۆش